یەکەم پشتیوانی هەڵوێستی خۆڕسکانەی مامۆستایان دەکەین لە نەچوونەوە بۆ هۆڵەکانی خوێندن. دووەم مامۆستایان و خوێندکاران قوربانی دەسەڵاتێکی ستەمکارن، بۆیە داواکارین لە کەسوکاری قوتابیان هاو هەڵوێست بن و پشتیوانیمان بکەن لە پێناو نەفەوتانی ساڵێکی خوێندنی ڕۆڵەکانتان. خاڵی سێیەم جەخت دەکەین لە بەردەوامی هەڵوێستەکانمان تا وەرگرتنی موچەی تەواو بەبێ پاشەکەوت وە لە کاتی خۆیدا. داوا لە سەرجەم هێزە سیاسیەکان دەکەین کە هەڵوێست و ڕوون و ئاشکرایان هەبێت سەبارەت بە داخوازی مامۆستایان و داواکاری سەرجەم فەرمانبەران و چین و توێژەکان ئەگینا بە پێچەوانەوە هەڵبژاردنی داهاتوو دەکەینە وێزگەی تۆڵەکردنەوە و سزادانی ئەو حیزبانەی کە دژی داواکاریەکانمانن. پێنجەم لە داهاتوویەکی نزیکدا لیژنەیەکی هاوبەش لە مامۆستایان لە سەرجەم ناوچە جیاوازەکان دەچێتە بەغدا بۆ هەمان مەبەست. لێرەوە جارێکی تر داوا لە حکوومەتی عێراقی فیدراڵ دەکەین بە زووترین کات موچەی مامۆستایان و سەرجەم فەرمانبەران بنێرێت. لە کۆتاییدا پشتیوانی مامۆستایانی بادینان و هەولێر و دەوروبەری دەکەین کە هەڵوێستی مەردانەیان نواند و لێرەشەوە ڕای دەگەێنین کە ڕۆژی یەکشەممە 25/2/2018 خۆپشاندانی بەرفراوانی مامۆستایان دەکەین. بۆیە داوا لە سەرجەم مامۆستایان و لە زانایانی ئاینی و لە کەسوکاری خوێندکاران سەرجەم چین و توێژەکان بەشدار بن لەگەڵمان بۆ بەدەستێنان و گەڕاندنەوەی مافە زەوتکراوەکان.